سلااو و هیڤێن دەمە خۆش تەماشەوانن کورت کۆنەکشن ji dengê Amerîka li Washington ez dexîlê şemo. عزیزانم خۆشەویستی بەڵێن ساڵحیش پەسەند بفەرمونون و لەم بەرنمەیەدا ژمارەیە راپۆرت و دیمانەتان بۆ ئامادەکراوە لەوانە هێرشە ئاسمانیەکانی تورکیا بۆ سەر بنکەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی پەرلەمانی عێراق بەرنووسی یارمەتیدانی ئاوارەکان پەسەند دەکا نەوجەوانێکی ئێزیدی باس لە دەستگیرکردنەکەی دەکات لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە. ئازیزانم هەر لەم بەرنمەیەدا سکرتێری پارتی دیموکراتی کوردستان باس لە قەیرانی پۆستی سەرێکی هەرێمی کوردستان دەکات. و میوانê بەرنامê دکتۆر حسین خەلیقیە شرۆڤەکاری سیاسی و سەرۆکی ئینستیتوتیا کوردی لە ستۆکهۆڵمê em ê jê bixwazin hinekî kûr şirovekirina bide li ser diyarda Daeş. دەسەڵاتدارانی هەنگاریا وێستگەی سەرەکی شەمەندەفەریان داخستووە بەمەش سەدان کۆچبەر لە ناوچە قەیراناویەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیریان خواردووە کە دەیانەوێت بگەنە وڵاتی نەمسا. لە ڕاگەیانەکەدا دەسەڵاتداران دەڵێن تا ماوەیەکی نادیار ڕێگە نادرێ هیچ شەمەندەفەرێ بڕوایان بێتە ناو وێزگەی بۆ دابستەوە و داواشیان کردووە دەست بەجێ وێزگەکەش چۆڵ بکرێ. سەدان پۆلیس چاودێری کۆچبەرانیان کردووە و ڕێگەشیان نەداوە بگەڕێنەوە ناو وێزگەکە. سەرۆک باراک ئۆباما دibêja guherîna seqayê gerdûnê gefeyeke her mezin dibe. Sirok Obama digereka sê rojî de li wîlata Alaska ji bo sirincê rakeşe ser pirsên jîngehê. Di gotarekê de ji bo civîneka taybet li ser jîngehê Sirok Obama got guherîna jîngehê sal bo sal her xirab dibe. Wî got em li vê dirêna ji bo danûstandina li ser zehmetiyên vê sed saliyê. Komarên parastina jîngehê jî li dervey civînê nerazîbûna xwe diyar kirin li ser biryareka Sirok Obama ku rê daye kampanya Shell Oil pitir bîrên neftê li peravên Alaska bikonin. دادپارێزێکی پێشووی دادگای نێونەتەوەیی تاوانەکان سەردانی پەرزگای لالش دەکات لە هەرێمی کوردستان و هەر لەوێش کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەکات. لوئیس مۆرینۆ ئۆکامپۆ پاریزەرێکی ئەرژەنتینیە و لە وەڵامی پرسیاری پەیامنێراندا سەبارەت بە ناساندنی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و ناساندنی بە ژێنۆساید دەڵێت هەر کاتێک داوای یاسایی تۆمارکرا و بەڵگەکان خرانە بەردەم دادگا ئەو کات دادگا بڕیاری خۆی دەدا وەک ئەو دۆسیانەی پێشتر ئۆگەندا و کۆنگۆ و مالی لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان داوایان کردبوو. Hêzên pêşmergeyên Herêma Kurdistana Iraqê bi alîkariya firokên hevpeymanan bi rêberetiya Amerîka destkeftên baş di şerê Daeş de bi dest ve înane. Lê qomandarekî pêşmergeyan dibêje hêşta alîkariyên lojistîk û leşkerî ji wan re pêtivîne. لەگەڵەوەشدا بەرەکانی شەڕی دژی ڕێکخراوە تونڕەوە سونە ئاینزاکەی دەوڵەتی ئیسلامی لە پارێزگای کەرکووکی دەوڵەمەند بەنەوت تا ئەندازەیەک ئارامە بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچەیە بەردەوام لە ئامادەباشیدان. نزیکەی 23,000 پێشمەرگە سنوورەکانی باشووری کەرکووک دەپارێزن لە هەڕەشە و مەترسیەکانی دەوڵەتی ئیسلامی. هێزی پێشمەرگە بە هاوپەیمانێکی گرنگی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دادەنرێت. ئەمریکا بە هێرشە ئاسمانیەکانی بنکەکانی دەوڵەتی ئیسلامی بردومان دەکا وەک پشتیوانی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان. پێشمەرگە کە زۆرێکیان خۆبەخشن هەروە بە سانایی موچەی مانگانەیان وەرناگرن تا بتوانن پێداویستی خێزانەکانیان دابین بکەن. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا هێرشێکی نوێیان کردە سەر تونڕەوان لە بەرەیەکەوە کە بە 31 کیلۆمەتر مەزەندە دەکرێت. گەلی خۆمان دڵنیا دەکەینەوە لە پێناویاندا خۆمان بەخت دەکەین ئەگەر داعش هێرش بکاتە سەرمان ئەوە ئەم ناوچانەی لە ژێردەستی هێزی پێشمەرگەدان دەکەینە گۆڕستان بۆیان. ڕۆژی 26 مانگی هەشت هێزی پێشمەرگەی کوردستان بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا توانی دەگون لە ناوچەکە لە دەستون ڕەوانی دەوڵەتی ئیسلامی بسەنێتەوە. لە بەرامبەریشدا دەوڵەتی ئیسلامی میتۆدەکانی خۆی بەکارهێناوە بۆ وێرانکردن. لەگەڵ سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەدا بەڵام یەکێک لە سەرکردەکانی ئەم هێزە داوای بەردەوامیدان بە پشتیوانیەکان دەکات. هێز هەر هێزە لەشکەر هەر لەشکەرە پشتیوانی بەردەواممان پێویستە لە لۆژیکەوە بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری بۆ مەشق و ڕاهێنان هەرچیەک پێویست بێت بۆ پێشمەرگەکانمان ئەوە پێویستمانە لە کڵاوە بیگرە تا ماشینی زرێپوش و تانکیش. دڕندایەتیەکانی دەوڵەتی ئیسلامی هەروە دێو لە زیادبووندایە بەڵام هەوڵەکانی هێزی پێشمەرگە و هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان جموجۆڵەکانی دەوڵەتی ئیسلامی سنووردار کردووە. هەرچەندە ڕای زۆرێک لە چاودێروەهایە ئەم شەڕە شەڕێکی درێژخایەن دەبێت.
تورکیا وەک ئەندامێک لە هاوپەیمانێتی دژی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامیدا لەگەڵ ئەو هێرشە ئاسمانیانەی دەیکاتە سەر بنکەکانی دەوڵەتی ئیسلامی لە سووریادا هێرشەکانیشی بەردەوامن بۆ سەر بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا. ئایا ئەم بەشداریی تورکیا چەندێک سوود بە هاوپەیمانێتی دژی دەوڵەتی ئیسلامی دەگەیەنێ؟ لەم ڕاپۆرتەدا یەحیا بەرزنجی وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. تەواوبوونی ڕێکەوتنی سەربازی نێوان تورکیا و ئەمریکا سەبارەت بەکردنەوەی بنکەی سەربازی ئێنجەلیک بۆ زیاتر بۆردومانکردنی پێگەکانی چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی فڕۆکە جەنگیەکانی تورکیا یەکەم گورزیان لە داعش وەشاند. وتەبێژی پنتاگۆن پیتەر کوک سەبارەت بە ڕۆڵی تورکیا لەو شەڕە ڕایگەیاند. تورکیا هاوپەیمانمانە لە ناتۆدا هاوپەیمانێکی گرنگە لە نێو هێزی نێودەوڵەتی دژ بە داعش. وەک دەزانن تورکیا ڕێگەیداوە بنکەکانی بۆ هێرشی ئاسمانی فڕۆکەکانمان بەکار بهێنین. ئەمە زۆر گرنگە وا چاوەڕوان دەکەین بە بەکارهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان گوشاری زیاتر لەسەر دەوڵەتی ئیسلامی دروست بکەین. لە درێژەدان بەم کردە سەربازیانە بەردەوام دەبین بۆ وتیوێشکردنیش لەگەڵ تورکیادا و هەڵسەنگاندنی هەوڵەکانمان دژ بە داعش لە ڕێگەی سنوورەکانی تورکیاوە. ئەمەش بە لە بەرچاوگرتنی ئاسایشی ئەو وڵاتە. لە سەرەتای شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی بەرەی وڵاتانی دنیا بەڕابەری ئەمریکا لە ڕووی سەربازیەوە تورکیاتیان نەبوو، بەڵام سیاست بەردەوام لە گۆڕانکاریدایە. مامۆستای زانکۆ و لێکۆڵەرەوە لە پەیمانگای خۆرهەڵاتی ناوەڕاست لە واشنگتن دانیال سیرۆر باز لەوە دەکات. ئێمە لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیادا تووشی ڕەوشتێکی ئاڵۆز بووین. لە لای ئەمریکیەکان ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش کاری هەرا گرنگە. بەلای تورکیا ئەرچی سەرەکی ڕوبەڕووبوونەوەی پێکەکەیە، پاشان ڕووخانی ڕژیمی ئەسەد و دواتر ڕوبەڕووبوونەوەی داعشە. تورکیا وڵاتێکی بەهێزە، بەڵام هەر وڵاتێک سێ گرفتی هەبێت نازانی کامیان چارەسەر بکات. سەرۆک تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان پێشتر سەبارەت بە شەڕکردنی وڵاتەکەی لە دژی تیرۆر لە لێدوانێکی فەرمیدا وتوێتی ئێمە دژی تیرۆر وەستاوینەتەوە و ئۆپەراسیۆنەکانیشمان بە یەک ئاست دژی ڕێکخراوە تیرۆریستیەکان پەکەکە و داعش دەستی پێکردووە. بەلای مامۆستای زانستە سیاسەکانی کۆلێژی سەلاحەدین دکتۆر خەسرۆ عەبدولحەکیم تێکەڵاوکردنی مەلەفی پەکەکە و مەلەفی داعش زیان بە سەقامگیری ناوچەکە دەگەێنێت. پێم وایە ئەم تێکەڵکردنی ئەم دوو مەلەفە کاریگەری زۆر سلبی دەبێت لەسەر ڕەوشی ئاسایش و ئارامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە ئێمە دەزانین یەک لەو شتانەی کە تا ئێستا کاریگەری زۆر باش هەبوو لەسەر شەڕی دژی تیرۆر ئەویش سەقامگیری بەرەی جەنگی یان بەرەی ململانەی کوردی بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام بەکردنەوەی ئەم بەرەیە ئەمە یەک لە ئاواتەکانی داعش هاتەدی بۆی کە هەموو دژبەیەکەکانی ئەم ناوچەیە بە تایبەت شەڕی تائیفی شەڕی قەومی هەڵگیرسێت دوجار بۆ ئەوەی بتوانیت سیاسەتی فراوان خوازی خۆی بەرپا بکات. شەڕی داعش هێزێکی تریشی بۆ زیاد بوو تورکیا، بەڵام قوڵکردنەوەی شەڕی پەکەکە و سوپای تورکیا لێکدانەوەی تر هەڵەگرێت. یەحیا بەرزنجی دەنج ئەمریکا. پەرلەمان عێراقی بڕیارێک پەسەند کرد ji بۆ ئالیکاریە عێراقیین ji ber şeran ji warên xwe reviyane û bê mal û hewangehmane. Lê li heman dem jî Îraqî û Kurdên Herêma Kurdistana Iraqê ji ber şeran rû dikin henderan û ji ber bilindbûna pêla penaberan û jimarewan Sekretêrê Giştiyê Netewê Nêgirtî ji civaka nêfneteweyî dixwaze krîza penaberiyê bike xemaxwe. بەهۆی زیاتر ئالۆزبوونی ڕەوشی یاساییش لە عێراق ژمارەی ئاوارەکانی ناو وڵات هەروادێ و زیاتر دەبێت. دکتۆر فارس بریفکانی سەرۆکی لیژنەی ژینگە و تەندروستی پەرلەمانی عێراق دەڵێت بڕیارێکی پەرلەمان پەسەند کراوە سەبارەت بە گێڕانەوەی موچەی مانگانە بۆ نزیکەی 3 ملیۆن پەنابەر کە 4 مانگە لیان بڕاوە. قاشتنا في موافقة رئاسة مجلسي كو فوري مخاطبة حكومتها مركزية فدرال ووزارتها یاداری بیت کردن و موچید وان پنابرت وکی تندرستی دائره صحی وکی دائره پرورده دائره تربیه و دائره دیجی وک جنسیه وک احوال مدنی وک شرطه محلی وک دائره مرور کو همی بین صرف کردن و به تأخیر و درستی.
لە کاتێکدا هەرێمی کوردستان میواندارێتی زیاتر لە 200,000 ئاواری سووریا دەکات بەڵام شەپۆلی کۆچکردن لە هەرێمی کوردستانیش دەستی پێکردووە. چونە گەنجی بۆ ئەوروپا بێگومان یا دیارە وەختی بودجە نەبیت وەختی معاش نەبیت وەختی تعیین نەبیت وەختی پارە نەبیت وەختی شول نەبیت وەختی دوکاندار ڕاستی وەختی تجار ڕاستیا بێگومان گەنج بێزار بوو کودی هەر چێ بیتە نیمە بیرە بژەمە دێ چێ بیتە نەف چێبوونە گەلێکی وەکێشە سەرێچەندی مەجبورون گەنجا هەمی قەسەژدار وەکرد و هەمی ڕەویژنەژدار وە کەس نەمات کوردستاندا بەدە کوڵانێنە و بازارە ماخالی بووی مخابن هزار جاران. کۆچکردنی ئەمان لە کاتێکدایە ئێستا گەورەترین قەیرانی پەنابەران جیهانی گرتوتەوە. ئاژانسی پەنابەرانی سەربەنەتەوەی گرتوەکان دەڵێت ژماری ئەو پەنابەرانی سنووری ئاوی دەریای ناوەڕاست دەبڕن بۆ گەیشتن بە ئەوروپا ئەمساڵ 300,000 کەس تێپەڕ بووە. نەتەوەی گرتوەکان دەڵێت نزیکەی 2500 پەنابەر بەهۆی بڕینی ڕێگامەترسیدارەکان لەم ساڵەدا گیانیان لەدەستداوە یان بەسەر و شوێن بوون. سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان بانکیمون ڕۆژی شەمەڕایگەیان دڵگرانە بەو دیمەنانە. من داوا لە هەموو وڵاتان دەکەم کاناڵی یاسایی و سڵامەت بۆ هەموو پەنابەران فراوان بکەنەوە لە ڕووی هاوسۆزی و مرۆڤایەتیەوە هەنگاو بنێن بۆ بەجێهێنانی ئەو ئەرکە نێونەتەوەیەی کە هەیەە. لە سەداچلی ئەو کەسانی کە لە ئێستادا پەنادەخوازن خەڵکی سووریان بە دوای ئەویشدا عێراق و ئەفغانستان. ئێمە دەبێت تێبگەین بۆچی ئەم خەڵکە ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە. ئەمانە لە دەستی شەڕ ناسەقامگیری سیاسی و نەبوونی ئاسایش هەڵدێن بۆ بەدەستهێنانی ژیانێکی باشتر. خەڵکانیش هەن کە دڵگرانن بە بەجێهێشتنی زێدی خۆیان. ئەخر ئاو نەبی لە وڵاتەیە موچە نەبی کارەبا نەبی ئازادیش نەبی ئەوە چ وڵاتێکەوە کارە ساتە بەڕاستی هەنوا دەکە گەنجان مامور ڕوو لە هەندەران بکەن ئەی چێ دوای بەرگری لەو خاکە بکاتن ئەگە گەنجان بڕۆن شێ بەرگری بکاتن کاکە. شانی بەسە ئوسترالیاش داوا لە وڵاتانی ئەوروپا دەکات بەشداری بکەن لە هێرشە ئاسمانەکانی دژی داعش لە عێراق و سووریا وەکو ڕێگایەک بۆ چارەسەرکردنی قەیرانی زیادبوونی ژماری ئەو پەنابەرانی ڕوو لە ئەوروپا دەکەن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. قەیرانی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بەردەوامە و بڕیارە ڕۆژی یەکشەمەی داهاتوو هەر پێنج لایەنە سەرەکی سیاسیەکەی هەرێم جارێکی تریش کۆ ببنەوە. سکرتێری پارتی دیموکراتی کوردستان لە دیمانەکەیدا لەگەڵ ژیار محەممەد پەیامنەری دەنگی ئەمریکا باس لە هەڵوێستەکانی لایەنەکەی دەکات لەسەر ئەم پرسە. قەزا دەڵێتەوە ئەمە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە میانی دیمانەیەکی تایبەتدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا جەخت دەکاتەوە لە سەرمانەوەی مەسعود بارزانی لە پۆستەکەیدا و ئاشکرا دەکات پارتی پێشنیاری سێمی داوەتە لایەنی سیاسیەکان کە پرسی سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمانی داهاتووی کوردستان چارەسەر بکرێت. لێت ناشارمەوە ئەم پەرلەمانە 23 هزاران وای لێ کرد کە بیبێتەوە ڕکمانێ ینی ئیرادەشکاندن. لە سەروبەندی نزیک بوونەوەی کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بە چڕۆپەڕی دەستیان کرد بە ئەنجامدانی کۆبوونەوە. هەر چوار لایەنەکە بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پێداگری دەکەن لەسەر ئەوەی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێت و بۆ پێش سەرۆک لە ناو پەرلەمانی کوردستان هەڵدەبژێرێت و دەسەڵاتەکانی تەنها تەشریفاتی دەبن. بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی عێراق سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانە بەڵام جگە لە پارتی دیموکراتی کوردستان و چەند لایەنێکی تورکمانی چوار لایەنەکەی دیکە داوا دەکەن ئەم دەسەڵاتە بدرێتەوە وەزیری پێشمەرگە بەڵام پارتی ڕەتی دەکاتەوە. لایەنێکی تەرحێکیان هەیە وەکو من ئاگادار بن کە گوتیانی کە شەڕ بوو خوا نەخواستا کە ئیستا لە شەڕ داینە با سەرۆکی هەرێم فەرماندەی گشتی بێ بەڵام کە شەڕ نەبوو فەرماندەی گشتی نەبێ ئەوە تەرحێکی نازانم ناشتە مێشکم. بەپی مادە سێ لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هەرێم ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵە و دەشێت بۆ جاری دووەم هەڵبژێرێتەوە. ئەمە یەکەم جار نیە پارتی دیموکراتی کوردستان داوای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان دەکات بۆ 2 ساڵ. لە 29 حوزەیرانی ساڵی 2013 بەپێی ڕێکەوتنی نێوان هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان خولی پەرلەمان بۆ 3 مانگ درێژکرایەوە هەروەها ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ 2 ساڵ درێژکرایەوە. لەناو خەڵکدا ئەو ڕێکەوتنە بە 30 حوزەیران ناو دەبرێت چونکە لە 30 حوزەیراندا ڕێکەوتنەکە لەناو پەرلەمانی کوردستان بە دەنگی زۆرینەی پەرلەمانتاران جگە لە پەرلەمانتارانی سێ لیستە ئۆپۆزیسیۆنەکەی ئەو کات گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ پەسەند کرا. ماوەی نزیکەی 2 مانگە پارتی دیموکراتی کوردستان پێشنیاری خستۆتە بەردەم لایەنەکان بۆ ئەوەی 2 ساڵی تر ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان درێژ بکرێتەوە بەهۆی دۆخی شەڕ لە کوردستان. ئەوسا تووشی قەیرانێکی وەکو ئیشتا دەبوون چونکە ئەوسا 3 حزب ئۆپۆزیسیۆن هەبوون
ئیستا باش نییە بە ناو ئەو حزبانە هاتوونە ناو حکوومەت ینی زەمینەی پێکەوە کارکردن ئاسانترە لەوەی 2013. هەرچەندە بەشێک لە کادیران و بەرپرسانی پارتی جەخت دەکەنەوە لەسەر نەبوونی بەدیل بۆ مەسعود بارزانی. ئەگەر ئێمە بڵێن بەدیلمان نییە ئەمە ئیسیهانەیەکە بۆ ملەتێک کە دنیایە کەفاعاتی تێدایە، دنیایەک خەڵکی زیری تێدا، دنیایەک خەڵکی کەسایەتی تێدایە. کەسایەتیمان زۆرە بەڵام کاک مەسعود ڕەمزە. ئەم ڕەمزە احتیمالە حالی حاضر بەدیلی ڕەمز نەبێت. چوارلایەنەکە لە کوردستان دەڵێن بارزانی دوو خوڵی هەڵبژارنی تەواو کردو. یاسا ڕێگەی پێنادات خۆی کاندید بکاتەوە و داوایان لە شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان کردووە کە کاندیدی تر پێشکەش بکەن بۆ پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئەگەر کاندیدی ئێمەیە خەڵک بوو لەسەر ئێمە فەرز بکاتن. تەماشاکەی ئەگەر کاندیدی ئێمەیە بۆ سازشی لەسەر بکەینەوە. ئێمە ئەڵێن مادام وایە با ڕێی ئەم حزبە و حزب ڕێی ملت بێ. پێشتر دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان لە میانەی دیمانەیەکی پێشووتری تایبەتدا لەگەڵ دەنگی ئەمریکا باسی لەوە کرد کە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پرسێکی یاساییە نەک سیاسی و پێویستە لایەنەکان لە ناو پەرلەماندا یەکلایی بکەنەوە نەک لە دەرەوەی پەرلەمان. بەوتەی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمان لە قسەی خۆی پەشێمان بۆتەوە کە سەرەتا وتوێتی پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی سیاسیە. لە دوای نۆزەی ئابەوە کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان کۆتایی هاتووە کۆبوونەوە 5 قۆڵیەکان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم بەردەوامە. پارتی دیموکراتی کوردستان بەردەوامی کۆبوونەوەکان لە دوای نۆزەی ئاب بە سەرکەوتنی خۆی ناو دەبات و مژدە دەدات. ئیستا من مژدەیان دەدەمێ نۆزدەی مانگ و بە دوای نۆزدەی مانگەوە وەرچەرخانێکی سیاسی بوو نەک یاسایی ئێمە هەمومان هاتنە سەر ئەو ڕایەی کە لە NRT ئەڵێ سازان. لە 6 مانگی ڕابردوو بەرهەم ساڵح جێگری دومی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی خستە ڕوو بۆ چارەسەرکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. بەشێک لە چاودێران پێیان وایە پرۆژەکەی بەرهەم ساڵح زۆر نزیکە لە پرۆژەکەی پارتی دیموکراتی کوردستانەوە. سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت ئەو بۆچوونە ڕاستە چونکە پرۆژەکەی بەرهەم ساڵح وەک ئێمە جەختی لەوە کردوتەوە پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی سیاسیە نەک یاسایی. دکتۆر لەوێ باسی یاسا ناکاتەوە باسی سازانی سیاسی دەکاتەوە ما بەقیەکە لەگەل پرۆژەی ئەوان گونجاوە. چوارلایەنەکە باسییان لەوە دەکرد سەرۆکی هەرێم لە دوای نۆزدەی ئابەوە شەرعەتی نامێنە و بەپێی مادە 15 لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ ماوەی 2 مانگ بەڕێوە دەبات. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان بە پشبەستن بە بڕیارەکەی ئەنجومەنی شورا لەکە لە ناوەڕاستی مانگی ڕابردوو دەری کرد دەڵێن لە ئێستادا سەرۆکی هەرێم بەپێی بڕیارەکەی ئەنجومەنی شورا مەسعود بارزانی و احتراب بە سەرۆکی پەرلەمانی کوردستان ناکەن. هیچ هینێکی یاسایی نییە. هیچ قرارێکی یاسایی نییە چۆ بەچما تەنها مادەیەک خۆیان نووسێ ئەڵێ ئەگەر خلوو بوو ئێمە ئەڵێ خلوو نەبووە. بابە بڵێن پەشیمان بووە ئێمە ڕێیان قبول دەکەینەوە. ڕێی ئەوانە بوومەوەی لە پەشیمان بوونە ئێمە ڕازینە. زەختمان لە کەس نەکردووە. ژیار محەممەد دەنگی ئەمریکا هاوینە هەواری پیرمام. خۆشەویستانم نەوجەوانێکی ئەزیدی باز لەو سەروەختەی ساڵی 2014 دەکا کە لای دەوڵەتی ئیسلامی گیراوە و لەگەڵ منداڵانی تردا نێردراوە بۆ سووریا. کاوە عومەر پەیامنەری دەنگی ئەمریکا زانیاری زیاتری لەلایە. بۆ یەکەم جار زارۆیەکی ئێزدی ئەوێ لە معسکەرên داعش مەشق و ڕاهێنانkirin هاتیە قورتالkirin û niha li kempa qadiyaya nêzik Qezazaxo. Raxib İlyas Ehmed yê temen 11 salî xelkê gundê Koçoye ser bi qeza Şengalê ve çîroka xwe wesa diyarketin ku piştî çekdarên Daeş ew û gişt endamên xêzana wî girtîn bû mawekî maynel telehfer û ekser birîne welatê Sûriya. Lê destpêkê navhatî wanên ayînê İslamê wergirtîne û dîv da rahênanên leşkerî pê hatînekirin wekî bikarînana çekê sivik wekî Kilaşinkov û debance her wesa rahênanên diyarda xwe teqandinê. من ورمان اشبر تیاری من ورجی حاولاندن دوران برنا الرقة الرقان تدريب ما كرن تدريب وان ساعت شاري شي سبهي امراد بون ما صلاة خود كر من نفستن دوران ساعت 8 امراد بون ما تاشتي خوار وساعت حتى ساعت نه حتى 12
دەرزۆت قورانی دانە بەرمە و ساعت 12 نێڤۆژت خوارد و ساعت درانێ یەک هەتا پێنج ئاسلاحێ و بازانی وان سەرجی کوێ مەرە بازدا و ساعت پێنج درالێ مەرەحتا خۆت بەرهەتا ساعت 10 هیشێف و درانی ساعت 10 ماواجبت کرد دۆش مایزدیاوم دۆشوان بسلمانەوە وەکە چیگەی هۆی ڕەش بوو زەما ئێوساک ئەوێ سپی کێشاوە هەموو فاجری دایکا راغبی وەسا دیارکەتن و چەندین جاران هاتیە کڕین و فرۆتن بەلێ لە دەستپێکا ڕەمەزانە ئیساڵ راغب هاتیە جەم دایکا خۆ بە ئاگەهداریە ئەمیرێ خوێ دایکا راغبی ئەف چەندەب دەرفەت زانیە و ئێکسەر تەلەفۆنا کەسێکی دکەت داکۆ بهێنە قورتالکردن ما تەلبا زاروت خوا کرد ماگۆ گوتینە زارڕات دنەداکە ئەمر هاتە زارۆکی دوانت بنێرە ئەمیرێ ماگۆ ڕاستە گوتینە ئەزەی شەلەش وەڕێین وە ئیڤارێش بخوا زاروێن ما وە ئیڤارە ڕۆژە ڕەمەدانێ من ڕاون وە ئیڤارێ بخوا زاروێن ما گەهاندەمە جلکی داعشلی بوون کە ڕاست و شەروال مژیکردن و ما بەهات ئەم فرۆنێرە و ئەم کردنە سەیارێ و شاند ئەم هانە ترکیای حدود به گۆڕەی گوتنên راغبی و مامۆستایê meşq û rahênan nîşandan bi navê Ebu Welîd bûye li meeskerekî di nava bajarê Reqqayê da bi navê peymangeha Farûq ya Sinêlan yan ku meesker Farûq lêl Ejbal herwasa navbirî diyarketin ku di nava evî meeskerî da her ji sercemê 6 zaroyan 5 zaroyên êzdî bûyne ku meşq û rahênanên leşkerî pêt hate kirin û taybet rahênanên xwe teqandinê Kawa Umer dengê Emerîka qeza zaxo داعش دەولەتە ئیسلامی بووە دەرد و بەلا لە عێراقی سووریا و چەندین هەرێمن دۆروبەر ئەف کۆمەڵە ڕادیکالە ئیسلامی تاوانین درڕندە ئەنجام دەدا و بزانین واناژی نیشا جیهان دەدا ئەگەر ئارمانجا داعش ترساندنا جیهانێ بە چما ئەو جواکین سنیان و ژێرخانەوان یا ئابووری وەران دەکا ji ber çî cîhana îslamî bersivek kêr hatî ji vê diyardêranîne ji bo bersiv û şirovekirina em di bernama îroda mêvandariya Dr. Hesên Xelîqî dikin Dr. Xelîqî şirovekarî siyasiya û lêvekola û herwesa serokê Înstitûya Kurdiya li Stockholm Swîdê ew bi seredan niha li Washington û niha li Stûdiya Kurd Connection Dr. zor bexîr bê زۆر سپاس داعش کۆمەڵێکە چەندێکە دیار بووە بەڵام تاوانی قیزەوەن دەکاتن و بە شانازیەوە تاوانەکانی پیشانی جیهان دەدا ئەمە چ فەلسەفەیەکە چ استراتیژیەکە ئەساسەن لە 150 ساڵ 200 ساڵ پێشەوە وڵاتانی ڕۆژاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بە کەڵگوەرگرتن لە دیاردەی ئاین دین هێندێ ڕێکخراویان دروست کردووە سەر ئەتوانین بڵێن تەواوی ئەو ڕێکخراوانەی کە ئیمڕۆ بەناوبانگن زۆربەی زۆریان پەیوەندیان بە ڕۆژاوا و هەیە و لەو پەیوەندیە ئەوانە بۆ گەیشتن بە ئامانجی ئابووری سیاسی استراتیژی ناوچەی خۆیان کەڵکیان لەوانە وەرگردووە لە شەڕی یەکەمی جەهانیا وهابیەکانێکێ لەوانە بوون ڕەفتاری لەو چەشنیانە کرد ماوەی جناب دەری لەگەڵ ڕۆژ ئاوا بە چ مانایە ڕۆژ ئاوا یانێ ئوروپا و ئەمریکا و ڕۆژ ئاوا مەبەستەوەیە نە ڕۆژ ئاوای کوردستان بەڵێ هەردستان ڕۆژ ئاوا بەڵام تا چڕادەیەک ئەوانە لە خزمەتی ئەوانەدایە سەرهەڵدانی ئەوانە کەڵکی لێ وەرەگرن بۆ بەرژەوەندی خۆیانیان کەن بە گشت دەوڵەتەکانە یارمەتیانە دەنگ ئەوەکەن بۆ ئەوە کە بتوانن ئەوان بە ئامانجە هەنووکەی و سیاسیەکانی یا ئابوووریەکان یا استراتیژیەکانی ناوچەی خۆیان بگەن داعش یەکێ لەوانەیە دروست کراوە و لە واقعات وڵاتانی ڕۆژئاوا لە شەڕی دژی سەدامدا و لە چوونە ناو عێراقەوە دۆڕان لە حقیقەتە یەکێ لەوانە ئەمریکایش بوو سیاسەتێکی باشی بەکار نەهێنان و بەهۆی ئەو سیاسەتە چەواشەوە کە من پێم وایە چەواشە بوو
شیعە سەرکەوت بەسەر دەسەڵاتەکەدا شیعیش پەیوەندێکی چڕ و پڕی لەگەڵ ئێران هەبوو دنیایەکی شیعە دروست کراوە لە خۆراسانەوە بیگرە هەتا دێت دەچێتە سووریە و هەتا دەگاتە لوبناان ئەو زۆنە بەرنمەیەکی شیعانشینی هەیە و ئەوانە سیاسەتێکی تایبەتی خۆیان هەیە ئەمریکا ویستی لە بەرامبەر ئەوانەوە هێزێ دروست بکە و بتوانێت لە بەرامبەر ئەوانەوە ڕاوەستێ بەڵام ئەو هێزە سەرکەشی کرد ئەو هێزش مەبەست داعشیان کۆمەڵەتی ڕادیکاڵانە داعشە ئەوانی دیکەیە ئەنسار ئیسلامە ئیخوان المسلمینە تەواوی ئەوانە لە ناوچەکەدا بەڵام ئێستا داعش بە ئەو سیاسەتێک کە ئەمریکا هەیبوو تەبیعەتەن ناتوانێت ئەو ڕازی بێ بەوە کە ئاوا قەتڵ و بڕ و خەڵک کوشتن و بۆ شێوە بکە بەڵام بۆ ترساندن و تۆقااندنی ئەو سیاسەتەی کە شێعە لە ناوچەکەدا بڕێوە ئەبا ئەوە وجودی پێویست بوو بۆ بێدەنگیان بکە. دکتۆر خەلیقی زۆر بیستومە لە شارەزایان باسی ئەوە دەکەن کە مەسلەی داعش و بەهێزبوونی داعش لەسەر حسابی ئەوەیە سنەکان لە ناو برین و ئێستا شەر وایە لە سنەکان هەریمەکانیان ژێرخانی ئابرووی ناو چووە ئەو جا تا چەندێک ئەم داعشە بەو شیوەیە قازانج بە ئێران دەگەیان ئێران چون قازانجی لەو حاڵەتەوە دەگرێت دیارە شتێکی سروشتیە ئەوەی کە داعشتێکە دوو شێوەیە شێوەیەکی ترساندن و تۆقااندنە بوو ئەوە هێزی چەکدار لە بەرامبەر یاڕانەوەستێ بتوانێت داگیرکاری بکە و ئەو ئامانجێک کە هەیەی بۆ خۆی دایناوە هەروەک چۆن خۆمێنی لە ژێر دەسەڵاتی ئوروپا ئەمریکا و ئوروپا دەرچوو لە کاتی هاتنەوەیدا لەژێر ئەو پەیمانە دەرچوو کە ئەو بێتە ئێران چ بکە و چنەکە ئەمانیشە لەژێر پەیمانی ڕۆژئاوا دەرچوون سیستمیکیان گرتێتە پێشەوە دا ئەپلۆسێنن ئەکوژن ئەسووتێنن دەڕۆخێنن تەنها سنە نییە شیعیش والیەکەن کوردیش کە سنەیە وای لێ دەکەن و هەر کەسێکیش شەڕیان لەگەڵاکە و بربەرەکانیان لەگەڵاکە لە پێش هەموو شتێکا سیاسەتی ئێرهابە ترساندنە دوایش خەڵک لە قورئان وەردەگرن بۆ ئەوەی کە خەڵک سەر ببڕن خەڵک بکوژن ئەوەی لە قورئانە ڕێگایان پێدراوە باشە خۆمان دەزانین داعش سوودی لە کەم و کورتی جیهانی ئیسلامی وەرگرتووە بەڵام جیهانی ئیسلامی ئێستا وەکو جەنابەت دەڵێ ئەو هەموو کارە دەکاتن بۆ وەڵامی نییە بوو دەبەرەوە بەشێکی زۆر لە کارەکانی لەگەڵ قورئانە دەقاودەق دێتەوە قورئان بەسەراحەت دەڵێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ئەوەی کە قانونی ئەساسی ئیسلام نەبێ قورئان نەبێ کە نازڵ بووە ئەوانە هەموو کافرن لە دوای ئەوەیشە ئاەتێتر ئەڵێ وإذا لقيتم الذين كفروا فضرب الرقاب وەختی گەیشتن بەوانەی کە کافرن ملیان بقرتێنن ئەنجنیان کەن ونجڕیان کەن شەتەکیان بدەن جادوای یا ئازادیان کەن یا پارەیان لێ بستێنن ئازادیان بکەن ئەمە قورئانە ڕێگەیان پێدا بۆ ئەو ملقرتاندن و ئیسلامی سنەتی ناتوانێت داعش ڕەت بکاتەوە لەبەرەوە ئاەتەکەی لە پێشەوە ئەی خوێنێتەوە حکمی پێکا و سرە بڕێ جیهانش دەڵێ داعش لەناو ناچێ ئەگەر سنەکان دەست بە شەڕی داعش نەکەن دەبێت سنەکان دەست بە و شەڕ بکەن ئاخر باشە ئەگەر سنەکان شەڕکەن ئەو جیهانە دەبێت یارمەتی سنەکان بدا بتوانێت داعش لە بین بەرێ بەڵام ئەو یارمەتیە کە دەیدا دەبینی یارمەتیەکی ئەوە نییە بێرە و بێنەیە لەسەر ئەوە تماشاکە یارمەتیەدا نەختی ئەڕۆتە پێشەوە دوایی لە شۆنێکی دیکەوە معسکرێک یا با بڵێن سەربازخانەیەکی بە تەواوی تەجیزات و عیتادەوە بۆ بەجێ تێڵن دووبارە چەکدار دەبێتەوە یعنی دنیا ناتوانێت کۆمەڵێکی ئێرهابی لە ناوچەیەکی بچووکە بە نیسبەتی کورەی زەوی ئەوەندە نابێ دنیا ناتوانێت لە بینی بەرێ ئەگەر جددی بن ئەگەر بیانەوێ هەر بە ئاسانی لە ماوەی 2 هەفتە ئەتوانن نسڵیان ببڕنەوە بەڵام لەوانەیە نیازیان پێ بۆچوونی منەوەی نیازیان پێ ئەنابوو لە بینی نابرن ینی مەبەستیانەوە بمێنێ مەبەستیانەوەیە هەم سەرکوتیکەن هەم بمێنێ هەم ئەوە بکەن بە زاهر نیشان بدەن کە ئێمە لێ دێن لە دەرونی چاپیان وابێ کە پێویستە بمێنێتەوە دکتۆر خەلیقی زۆر سوپاس دەستەکانی خۆش دکتۆر حسێن خەلیقی شرۆڤەکاری سیاسی و لێڤەکۆل و سەرۆکێ ئەنوستیا کوردی لە ستۆکهۆلم سویدێ میوانێ کورد کونەکشن بوو بفێژی ئەمما لە ئاڤایە لەوە دکن هەتا ڕۆژە هەینی دەخیلشەمەوە باڵێن ساڵح و ستافێ کورد کونەکشن شەو و ڕۆژین خۆش ژوەڕا هیوی دکن خدا حافظ